نوێترین زانیاریەکان لەسەر بەردەوامی خۆپیشاندان چییە؟ بەڵێ سارا لە ئێستادا ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت ئەوە وێنەی خۆپیشاندانەکەی هەڵەبجە بگوازێتەوە. ئەمڕۆژ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو بەشێک لە چین و توێژەکانی هەڵەبجە دەستیان کردووە بە خۆپیشاندان. ئەمڕۆ ئەوەی کە ئێمە سەردانی فەرماگە و قوتابخانەکانی هەڵەبجەمان کرد، هیچ دام و دەستگایەکی حکوومەتی هەرێم با قوتابخانەکانیشەوە داوامی فەرمی تێدادا ناکرێت جگە لە نەخۆشخانەی فریاکەوتن و هێزە ئەمنیەکان. ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت بەشێک لە دیمەنی خۆپیشاندانەکەی ئەمڕۆ ئەو دروشمانەی کە بەرزیان کردوێتەوە ژمارەیەک لە کاسبکاریشی تێدایە. تاکو بەڕێستان وەکوچی بەشداریتان لەم خۆپیشاندانەدا کردو؟ من وەکو مامۆستایەک بەشداری ئەم خۆپیشاندەم کردووە. پەیامت چییە؟ پەیام ئەوەیە ئیتر حکوومەت بەسە، ئەوە نە قسەمان کرد، ئەوە نە وتمان تۆ تاکەی ئیتر تاکەی گوێ لە مامۆستا ناگری، گوێ لە چینی فەرمانبەر ناگری. پەیامێکمان هەیە ئەگەر ئەزانی ئەگەر ناتوانانی حکوومەت بەڕێوەبەری واز بێنە با بچینەوە سەر حکوومەتی عێراق. ئیتر بەسمانە تێربوون لێتان، گەندەڵیتان خوارد، هەمووی نەوت و سامانی وڵاتان خوارد، ئیتر هیچتان لێ چاوەڕێ ناگەین. سپاس بۆ سارا. لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە ئێمە دەبینی ئێستا لە ناوبازاڕی هەڵەبجەین ژمارەیەک لە خاوەن دوکانەکانی خۆیان داخستووە و ئەوەی کە ئێمە دەبینین دێنە نێو ڕیزی خۆپیشاندانەکاندا. ئەگەر دەرفەتە بێت چەند وتەی مامۆستا و فەرمانبەری تر وەڵێن بەڕێستان وەکو چی بەشداریتان کردووە لەم خۆپیشاندانەدا و پەیامتان؟ ئێمە وەکو مامۆستایان بەشداریمان کردووە، پەیاممان بۆ سەرجەم مامۆستایان بۆ سەرجەم فەرمانبەرانەوەی بەردەوامە بین لە بای چونکە بەجددی ئەوەی ئێمە هاتنە سەر شەقەمەت ئێستا وەڵامەکەیمان وەرنەگرتووە، هەتا وەڵام وەرنەگرینەوە لەلایەنی پەیوەندیدار ئێمە بەردەوامە بین. سپاس بۆ بەڕێزت. بەڕێستان وەکو چی بەشداریتان کردووە لەم خۆپیشاندانەکەەوە پەیامتان؟ من مامۆستام بەشداریم کردووە بۆ وەرگرتنی مافەکانی خۆمان. بۆ بەڕێزت هەوڵەدەی بچینە لای چەند فەرمانبەرێک ئەوانەی کە وەکو فەرمانبەر بەشداریان لەم خۆپیشاندانەدا کردووە یاخود چەند کاسبکارێک. بەڕێستان وەکو چی بەشداریتان لە خۆپیشاندانەکاندا کردووە؟ بەڵێ ئەمڕۆژ ئێمە دژی ئەو دەسەڵاتە توینەتە سەرجادە، چونکە ئەو بەرپرسانە هیچ شتێک نزانن، هیچ شتێک ئەو خۆپیشاندانی کەەوە ئیسا کراوە تا ئێستا هیچ شتێکیان نەوت تۆ بگاتە ئامانج. بۆیە ئێمە هەتاوەکو نەگەین بە ئامانجی خۆمان لە خۆپیشاندان دەست هەڵ ناگرین. ئەوانەشی بە ناوی مامۆسایان و قسەکەن بە تایبەتی یەکێتی مامۆسایان هیچ پەیوەندێکی بە مامۆسایانەوە نییە. بۆیە هەرچیش ئەڵێن خۆشان بێدەسەڵاتن، هەرچی ئەڵێن قسەکانیان هیچ سوودێکی بەڵێ سارا ئێمە ئێستاوە لەبەر بەڵێ وریا حەمەکەریم پەیامنێرمان